بەڕێزان و خۆشەویستان، ئەدی ئەو گەنجە کاتێکەوە گەنج خینگەرمن بەدەیەها گەنجیمە ئێستا لە جیاتیەوەی ڕێگای قورئان و ئیسلامی پێنیشاندرێ لە سەتەلایتەکان و ئیعلام لە ئەنتەرنێت لەو کەسانەی بەچکە دەوڵەمەند و یان هەندێک لە مەسئولەکان کە ناردراینە ئەوروپا و فلان شوێنان فێرە ئیلحادیەت و ئەوەی کراینە کە خوا بوون و وجودی نییە یان ئیسلام بەکەلگەوەی نایە ئەو ڕۆژێ بەجێ بکرێوە لە زانکۆیەکانمان هەڵدەخەڵەتێندرێن و بەرەو ئەوەی دەبردرێن دوێنێ ئەهلی مزگەوت و قورئان خوێندن بووە، بەڵام ئەوڕۆ مزگەوت مەمنوعە و قفلی ئینگلیزی و ئەمریکی لێدراوە. زانکۆ و بەرەڵایەت و بێدینیەت و ئارە خواردنەوە و مار خواردنی خەرچی و ڕابواردن و ئەوانەش بەرەڵایە و فرەوانە و دیموکراتیەتە و کەس نابی لێ بپێچێتەوە و دنیای تەتەورە. لەو پێناوەیدا بەدەیەها گەنجانمان دوێنێ کە قورئان خوێند بوون ئەهلی مزگەوت بوون، ئەوڕۆ خەنافسیان ئەوروپیە شێوە و شکلیان جوولەکانەیە یان دیانانەیە عەقیدەکەشیان وای لێ هاتیە بەڕێزان شک و گومانی لە بوون و وجودی خوای رەب العالەمینیشدا دەبیننەوە. یەکێک لەو گەنجانە و کۆتایی پێدەینین لە سەرتان درێژ نەبێتەوە کەوا سوء الخاتیمەی بەنسیب دەبێ لە وڵاتی سووریای. گەنجێکی وا لە زانکۆی پێی وایە دنیا هەر ئەوی تێدایە، شەیتان فێڕی لێ کردیە. دۆست و برادەری ملحید و بێدینی هەبووە، گوتیتیان خوابوون و وجودی نییە پەنا بەخوای. دێتە ناو ساحە و گۆڕەپانی زانکۆی یەک بەدەنجی ئاوار دەکا بەسەر قوتابیەکانی ڕەفیقی، دەڵێ بە تایبەتی ئەوانەی بڕواتان بەبوون و وجودی خودای هەیە ئەمن تەحەدا دەکەم ئیە و خودای ئەنگۆ دەڵێن بوون و وجودی هەیە پەنا بەخوای. ئەگەر ئەو خودایە بوون و وجودی هەیە یەک سەعات مۆڵەتی دەدەم با لەسەری ئەو سەعاتەی ئەو خودایە ئەگەر بوونی هەیە بمکوژە و بمرم. ئەگەر بوونیشی نییە باواز بینین لەو فکرە و بیر و بۆ چوونانە. شەیتان فێڕی لێ دەکە گەنجی بەستە زمان لەگەر شەق و زلەیەکی پاڵەوانێکی موسڵمان و ئیسلام بەردەبیەوە ئەتوو، لەگەر خۆلێت و ڕەکردنێکی دەگریەی بە دووری نازانین ئاشاکی ماڕی خوای رەب العالەمین و ڕوویگەشی ئێوەی بەڕێز میزی بە خۆتدا بکەی بەرامبەر خوای رەب العالەمین دەوەستی. فرعون باری خوای رەب العالەمینی نەبرد لەگەر هەموو هێز و قووەت و قودرەتەکەی، قارون لەگەر ئەو هەموو پارەی باری خوای رەب العالەمینی نەبرد، ئەبوو جەهل لەگەر ئەو هەموو خوڕین و بڕینە و مولحیدایەتیەی بە دوو مێرد منداڵەی ڕسوا کرا لە مەیدانی جەنگی بەدر. ئەتوو باری خوای رەب العالەمین دەبەی و تەحەدای خودای دەکەی. بەڵام خوای رەب العالەمین خودایە و جاروەیە خوایەتی خۆی لەسەر کەس تێک نادا، جەلە شەئنه و منەتی بە کەس نییە، تەنانەت منەتی بە پێغەمبەران نییە عەلەیهیم السەڵات وەسەلام. پێغەمبەران منەتیان بە خوای رەب العالەمین هەیە کە خۆشەویستترین کەسن لە لای خودای. دەڵێ پاش سەعاتێکی دی دە دەقە دەڕوا، دەڵێەوە دە دەقە ڕۆیش لە سەعاتێکی، چارێکێک دەڕوا، 20 دەقە دەڕوا، نیو سەعات دەڕوا، 40 دەقە دەڕوا، سەرە سەعات دادێ کاتێک بە خێرا دەچی لە هاوار دەدا دەڵێەوە سەرە سەعات و نەمردم، کەواتە خوا بوون و وجودی نییە پەنا بە خودا. خوای رەب العالەمین بێباکە بێمنەتە، دەتانی لە سەرە سەعاتەکەی بیمرێنی و بکوژرێ، بەڵام لۆ نایمرێنی چکە هەنجینەکە ڕەنگە بەڕێزەوە جەنازەی لەوێ دەکەوی و غەمی لێ دەخۆن، قوتابیەکی زانکۆی مردیە و ئیسعافی لۆ دەین و دەیبەنە نەخۆشخانەی، دەبی بە ڕیسواترین مردن بمرێ ئەو کەسە کە تەحەدای خوای رەب العالەمین دەکا. دەڵێ وامیش دەچمەوە ماڕێ و تەواو سەلماندم خوابوون و وجودی نییە پەنا بەخوا. سوء الخاتیمە لەوەی سوء الخاتیمەتر گەنجەکە دێتەوە ماڵێ لە دەرگای ماڵیان دەدا دەچێتە ژوورێ کاتی نیورانەیە سفرە ڕاخستراوە، دایکی دەڕێ ڕۆڵەم هاتەوە لە زانکۆی، پاش چەند ڕۆژێکی تر دەردەچی دڵی پێی خۆشە نازانی ڕۆڵەکەی ڕۆڵە نییە، بەڕاستی کەسێکی بەدفەرە دژایەتی خودای دەکا، دڕەشە بێ ئیمانە کافرە مولحیدە. کاتێک دەڵێ ڕۆڵە وەرە نانەکەت بخۆ، دەڵێ دایە دەچم دەستێکی بە ئاو دەگەینم ئەو جار دێمە سەر سفرەی نانی دەخۆم. بەستە زمان
دەتەوێ معەزەز مکەڕەم بمری بە شمەک و جلو بەرکتەوە بە خاوینیەوە تەحەدای خوایەکی دەکەی جەلە شەئنوه کە پشتی فیرعەونی لە عەردیدا پشتی ئەبوو جەهلی لە عەردیدا پشتی هەموو تاغوتەکانی سەڕووی زەوی لە عەردیدا ئەمر و فەرمانەکەی ئەوەیە کون فەیەکون ببە دەبی ئەوجار دەرگای ئاودەست و ئاشاکی ماڵی خوای پەروەردیگار و ڕوویگەشی ئێوەی بەڕێز دادەخا لەسەر خۆی کاتێک کەوا پیسایی خۆی پەیدا دەبێ و خوای پەروەردیگار مەلەکول مەوتی دەنێرتە سەری دەفەرمێ یا مەلەکول مەوت قڕقڕتۆکی بگراوەی تەحەدای منی دەکرد باشترین شوێن و جێگا لۆ کەسێکی ئەو زمانەی کەوا گەڕا لە دژی من و گۆتی خوا بوون و وجودی نییە پاداشتی ئەو زمانەی ئیڵا پیساییە مەلەکول مەوت دەی گیان و ڕوحی دەربچێشە بادە و زمان و دەم و چاوی هەر لە پیساتیەکەی خۆیدا بچەقی داک و بابیشی بیبینن ناشرینترین مەنظەر لە ناخۆشترین شوێن لە بۆ ناخۆشترین شوێن بەڕێزان و خۆشەویستان کاتێکەوە ماوەیەکی زۆری پێدەچێ و نایەتە دەر داشی بە دوایدا دەچێ و ڕۆڵە دەوەرە دەرێ ئەوە چییە نەخۆشی وەڵام نییە زاری دووەم و سێم وەڵام نییە جاری سێم دەرگای لەسەر دەکەنەوە ڕۆڵەی سەحاری چێ دەوی لە پیسایی خۆی چەقیە و گیانی دەرچووە و ئەوەی کەوا دەڵێ خوابوون و وجودی نییە دەوی لە پیسایی خۆی چەقیە لەبەروەی خوای رەب العالەمین بوون و وجودی هەیە جەلە شەئنوه منەتی بە هیچ کەسێکیش نییە وهو على كل شيء قديرە هەموو شتەکان بەڵگەن لەسەروەی کە خوای رەب العالەمین هەیە و تاکو تەنهاشە جا بەڕێزان و خۆشەویستان ئەگەر بمانەوێ مردنمان لەو جۆرانە بێ کەوا لە سەزدە و کڕنۆش بمرین یان زمانمان قورئانی بخوێنێتەوە گوێ نەدەینە گۆرانی و مۆسیقای دەبێ کردەوەمان چاک بکەین ڕوو بکەینە مزگەوت یان لە قورئانی زۆر بخوێنین عیبادەتی زۆر بکەین دۆست و برادەری باشمان هەبێ ئەو کاتەی مردنیشمان لەسەر خەیر و چاکە دەبێ ئەگەر بە پێچەوانەش بێ پەنا بەخوای رەب العالەمین مردنمان خراپە دەبێ و